جوانترین سەڵاتان لەبێت لە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەیەکانتان پێشکەش دەکرێت. ئالان حەمەسەعی ساڵح وەک وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بوو لە ڕێوڕسمێکدا کە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران، بەڕێوەبەری نووسینگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سکرتێری ئەنجومەنی وەزیران دکتۆر پشتیوان سادق وەزیری پێشووی وەزارەتی پەروەردە، ڕاوێژکاران و بەڕێوەبەرە گشتیەکانی دیوانێتی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرەتی گشتیەکانی پەروەردەی پارێزگاکان ئامادە بوون. مەراسیمی دەست بەکاربوونی وەزیری نوێی پەروەردە بەڕێوە چوو. پاشان ئالان حەمەسەعی ساڵح وەزیری پەروەردە یەکەمین کۆبوونەوەی لەگەڵ ئەنجومەنی وەزارەتی پەروەردە ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا وەزیری پەروەردە تشکی خستە سەر هێڵە گشتیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و ئامادەسازی بۆ کارنامە و پلانی وەزارەتی پەروەردە بۆ 4 ساڵی ئایندا. مامۆستا عومەر محەممەد ئەمین یاریدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی پێشوازی کرد لە وەفدێکی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی بەغدا کەرەخ وەفدەکە پێکاتەبوو لە بەڕێوەبەری فێرکردنی گشتی و لێپرسراوی پەروەردەی تایبەت و ژمارەیەک سەرپەرشتیار و بەڕێوەبەری قوتابخانەکانی پەروەردەی تایبەت. ئامانجی سەردانەکەشیان بۆ ئاڵوگۆڕی زانیاری و بەسەرکردنەوەی ڕەوشی پەروەردەی تایبەت بوو لە پارێزگای سلێمانی و دروستکردنی پرتی پەیوەندی و هەماهەنگی لەو بارەوە. یاریدەری بەڕێوەبەری گشتی دەستخۆشی لێکردن و بۆ سەردانەکان و هیوای سەرکەوتنی بۆ خواستن لە کارەکانیاندا بە ئامانجی بەرەو پێشبردننی پەروەردەی تایبەت. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی هەڵوەشاندنەوەی بڕیاری تەنسیبکردنی مامۆستایان بۆ ساڵی نوێی خوێندن ڕادەگەیەنێت و بەرپرسێکی پەروەردەش دەڵێت بە گوێرەی بڕیارێکی وەزارەتەکانی دارایی و پەروەردە هەر مامۆستایەک 2 ساڵ لەسەر یەک تەنسیبی بۆ بکرێت جارێکی دیکە ناتوانێت داواکاری پێشکەش بکاتەوە. عومەر محەممەد جێگیری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەاند ئەو مامۆستانەی کە لە ساڵی خوێندنی 2018 بۆ 2019 لە خوێندنگەکانی خۆیان بە گوێرەی پێویستی میلاکانیان تەنسیب کرابوون بۆ خوێندنگەیەکی دیکە لە 1/7/2019 تەنسیبەکەیان هەڵدەوەشێتەوە دەگەڕێنەوە بۆ شوێنی پێشوویان. وتیشی ئەگەر ئەو مامۆستایانە داواکاری پێشکەش بکەن بۆ ئەوەی جارێکی تر تەنسیب بکرێنەوە دەبێت چاڕوانی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن بکەن و بە گوێرەی ڕێخستنەوەی میلاک بڕیاری کۆتایی لەبارەی داواکانەوە دەدرێت. ئاشکراشی کرد بەڵام بە گوێرەی بڕیارێکی وەزارەتەکانی دارایی و پەروەردە هەر مامۆستایەک 2 ساڵ لەسەر یەک تەنسیبی بۆ کرابێت جارێکی دیکە ناتوانێت داواکاری پێشکەش بکاتەوە. ئەگەر داواش بکات ڕەت دەکرێتەوە و تەنسیبی بۆ ناکرێت. بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی لەگەڵ لێپرسراوی یەکەی چالاکی وەرزشی ڕۆژئاوا سەردانی هەر سێ یانەی وەرزشی پێشمەرگە و سلێمانی و ئاشتی کرد کە لەو سەردانانەدا بەڕێوەبەری پەروەردە سوپاس و ستایشی سەرۆک و ئەندامانی یانەکانی کرد کە بەردەوام هاوکار و هەماهەنگ بوون لەگەڵ پەروەردە و یەکەی چالاکی وەرزشی ڕۆژئاوا. هاوکات بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوا میداڵی سوپاس و پێزانینی یەکەی چالاکی وەرزشی پێشکەش بە هەر سێ یانەی وەرزشی پێشمەرگە و سلێمانی و ئاشتی کرد و هیوای خواست هەمیشە پشتیوانی کار و چالاکی وەرزشەکانی پەروەردە بن. بەمبەستی پشتگیریکردن و خزمەتکردن بە کەرتی پەروەردە ڕێکخراوی ڕێباز فاوندیشن کۆتایی هێنا بە خولی 3 ڕۆژەی گەشەپێدانی تواناکان بۆ بەشێک لە مامۆستانی سنووری پەروەردەی دوکان. لە خولەکەدا بەشداربووان ئاشناکران بە نوێترین ڕێگاکانی وانەوتنەوە بە شێوەیەکی سەردەمیانە و توێنێتی مامەڵەکردن بە شێوەیەکی تەندروست لەگەڵ قوتابیاندا. لە کۆتایی خولەکەدا مامۆستایان بۆ چەند گروپێک دابەشکران بە مەبەستی هەڵسەنگاندنی چۆنێتی وتنەوەی وانەکانیان. لە کۆتایی خولەکەشدا بڕوانامە و بەسەر مامۆستانی بەشداربوو دابەشکرا. خولەکە لەژێر ناوی گەشەپێدانی تواناکان بۆ بەشێک لە مامۆستایانی سنوورەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. لە هۆڵی فەقێ ئەحمەد دارشمانە و بە ئامادەبوونی بەڕێوەبەری پەروەردەی پشتدەر و سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی و ژمارەیەک لە سەرپەرشتیاران و بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگەکان و کەسوکاری خوێندکاران و قوتابیان مەراسیمێکی شایستە بۆ خوێندکاران لە پلەی یەکەم و دووەم و سێم بەڕێوە چوو. لە مەراسیمەکەدا خەڵات و ڕێزلێنان بەخشرایە خوێندکارەکانی یەکەم و دووەم و سێم بەڕێوەبەری پەروەردە سوپاسی مامۆستایان و کەسوکاری قوتابیان و خوێندکارانی قوتابخانە و خوێندنگەکانی کرد و دەستخۆشی لە خوێندکاران و قوتابیانیش کرد. حەسیبە گەردی ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان بە سایتی SNN ڕاگەیاند دەرماڵی خوێندکارانی زانکۆ و پەیمانگەکان لە کاتی سەرهەڵدانی قەیرانی دارایی بردراوە و بە ئامانج نەبووە.
هۆکاری بڕینەکەش تەنیا قەیرانی دارایی بۆ وتیشی بێگومان یەکێک لە کارەکانی کابینەی نوێ حکوومەتی هەرێم گەڕانەوەی ئەو دەرەماڵەیە دەبێت بۆ هەموو خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان چونکە بڕێکی ئەوەندە زۆر نییە کە بارگرانی لەسەر حکوومەت دروست بکات. ڕاشیگەیان بەر لەوەی کابینەی نوێ حکوومەت پێک بێنرێت سەردانی وەزارەتی پەروەردەمان کردو و گفتوگۆ لەو بارەوە کراوە و بە دڵنیاوە دوای دەست بەکاربوونی هەردوو وەزیری پەروەردە و خوێندنی باڵا سەردانی ئەو دوو وەزارەتە دەکەینەوە و یەکێک لەو خاڵانەی کە باسی دەکەین گەڕانەوەی دەرەماڵەی خوێندکاران دەبێت. لە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەیەکانمان پێشکەشکردن کاتێکی شاد.